مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەیان پرسەوە بەڕێز شۆڕش عەزیز سورمێ ڕۆژنامەنووس لە ڤێنیسیا ئیتالیاوە میوانی منە. کاک شۆڕشم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک شۆڕش، ئەوەندەی کە لە ئیتالیا گوێبیستی دەبیت و بەپێی زانیاریەکانی خۆ دوایین زانیاری چین لەبارەی ئەو ڕووداوەوە لە میدیاکانی ئیتالیا چۆن باسی دەکرێت؟ بەڵێ کاتی ئێوەش باش، من هەر لە دوێنێەوە بەدوای هەواڵەکە لە ئەچم. ئەمە یەکێکە لە تراژێدیاکانی کە ڕۆژانە لە هەرێمەکانی خوارووی ئیتالیا ڕوودا لە سەرەتای ئەم ساڵ 2024 تا ئێستا 800 کەس زیاتر لە دەریا خنکاون، هەر لەو شوێنەی کە کوردەکان و ئەو خەڵکی تریشی تێدا مردوون. خۆی لە ڕاستیدا ئەو کەشتیە کە لە تورکیا ڕۆیشتووە بەرەو یۆنان لە دوورگەی بۆردوم لەوێەوە بەرەو ئیتالیا بێت، پاش ماوەیەکی زۆر ینی 4 ڕۆژ لەناو ئاو ماونێتەوە، دوایی کە هاتوونەتە نزیک بوونەتەوە لە کەناری هەرێمی کەلابریا کە لە خوارووی ئیتالیایە، هەستیان کردووە ماتۆری یاختەکە ئاگری گرتووە و دووکەڵی لێ هەڵەستێ. ئەوە بۆتە هۆی تێکچوونی وەزنی کەشتەکە یاختەکە. قاچاقچیەکان بە بەڵەمێکی تایبەتی خۆیان هەڵاتون، هاتوونەتە خوارەوە و هەڵاتون و ئەوانیان بەجێهێشتووە. ئەو کە ئەوانیان بەجێهێشتووە پاشماوەیەکی کەم یەختەکە نقوم بووە. طبعا ئەو یەختە 70 کەسی تیا بووە کە لە واقع زیاتر لە 25 کەس من کە هەر ئەمڕۆ قسەم لەگەڵ پزیشکی بێسنوور کرد، بەرپرسەکەیان وتی ئەم یەختە تەنیا جێگای 25 کەسیە بووە، مایل ئەمانە 70 کەسیان سوار کرد. کاک شۆڕش، پێشەوەی وەڵامی بەشی دومی پرسیارەکەم بیتەوە، گوتت تەنیا ئەم ساڵ لە ماوەی 6 مانگەیە 800 کەس لە هەمانەو شوێنە گیانیان لەدەستداوە. هۆکارەکە چییە؟ کەش و هەوایە، ناودەریاکەیە، یاخود هۆکاری دیکە هەیە لە پشتیەوە کە کۆچبەران لە هەمان شوێن گیان لەدەستدەن؟ وەڵا هۆکارەکەیان زۆرن بۆ ئەوەی یەک ئەو یەختانەی کە خەڵکیان پێگوازرێتەوە هیچ شتێکیان تەواو نییە. یەختی شەت و پەتن خەڵکیان پێگوازنەوە بەتایبەتی لە وڵاتی لیبیاوە بۆ ئیتالیا. ئەو مزارەی کە هەشە هەر ئەو یان لەمپێدوزەیە کە لە سقیلیایە یاخود کەلابریایە، ئەو شوێنی کە کوردەکانی تیا نقوم بوون. لێرە ئەومان دێتە پێش کە ئەو کوردانە کە ژمارەیان 36 کەسە لە ناویاندا، لە ناو هەمویاندا 26 مناڵی تایە. 26 مناڵە هەموو جانیان لەدەست داوە. چەند کەسێکیان ڕزگار کرد، بەڵام کە گەیاندرانە نەخۆشخانە، بەداخەوە لە نەخۆشخانە جانیان لەدەستدا. ئێستاش خەریکن بە دوای ئەوانی تر ئاگەڕێن بۆ ئەوەی بتوانن بیان دۆزنەوە لە ژێر ئاودا. بەڵام ئاسان نییە بەڕاستی، هەرچەندە کەس و هەوا ئێستا لەم ئان و ساتە کەستوهایەکی هادیە و ینی ئەوانیە کە باشە. کاک شۆڕش، دەگەڕێمەوە سەر پرسیارەکەی پێشوم. لە نێو میدیاکانی ئیتالیا چۆن باسی ئەم بابەتە دەکرێت؟ خەڵکی ئیتالیا چۆن لەم بابەتە دەڕوانن؟ ینی زۆر جارەوان خۆپیشاندانەکەن دژ بە یاساکانی کۆچبەران لە وڵاتەکەی خۆیان. بڵێ خەڵکی ئیتالی باسی ئەم هەواڵە ناکە، لەبەرەوە ڕۆژانە
جوان لەمە هەواڵانە ئەبێ یەک دوو حکوومەتی ئیتاڵی هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوو عقدێکی کرد لەگەڵ وڵاتی ئەلبانیا کە هەموو کۆچبەر و پەنابەرەکان بنێرێ بۆ ئەو وڵاتە بەرامبەر بە ملیاردێک ئێورۆ تەبێ ئەوە ئەگرێتەوە کە نیگەرانی خەڵکی ئیتاڵی بەرامبەر بەوەی کە ئەزەمی لە بێگانە لە ئیتالیا هەتا زیادەکە بۆتە ماوەی زیاتر لەوەی کە بڵێن نیگەرانیان بکەن وای لە هاتووە لە ئەزنەبی ئەترسن چونکە ڕاستی زۆربەی زۆریان هەڵسو کەوتیان ئەو هەڵسو کەوتە نییە کە ئیتاڵیەکان یارمەتیان بدەن یاخود ئێستا کێشەی دینیش پەیدا بووە بەنگلادێش. جنابەت ڕۆژنامەنووسی با پرسیارێکت لێ بکەم ینی یەکێک لەوانەی کە ڕزگاری بووە قسەی کردووە باس لەوە دەکات دەڵێ کە لەو چەند ڕۆژەی لەنێو ئاوماینەوە چەندین یەخت بەلاماندا تێدەپەڕین کە گەشتیاری بوون بەڵام ڕزگاریان نەکردن. ینی چی هۆکارە بۆ ئەوەی کە کەسێک ببینی لەبەردەمت خەریکە ئەخنکێکیان لەدەستەدا بەڵام ناتوانانی هاوکاری بکەیت؟ یاساکانی ئیتاڵیا هێندە توندن بەرامبەر بە کۆچبەران. بە ئەزانی چیە ئەو کەشتیانەی کە تێپەڕیون بە تەنیشت ئەو یەختە هیچ یارمەتێکیان نەداون تەوان ئەوانە تا ئێستا دەستیشان نەکراون سەر بە چ وڵاتێکن بەڵام ئەوە شتێکی زۆر ئاشکرایەوە هەر ئێستا نییە نەک هەر کەشتەکان کە یارمەتیان نادەن بەڵکو وڵاتەکانیش وڵاتێکی وەکو ماڵتا کە ینی زۆر بەباشی ببێنێ کە کەشتێکەوە خەریکە نخومە بێ و نەغڕۆوە بێ یارمەتیان نادەن بۆ ڕزگاریان بکەن بێگومان ئەوە ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی حیزبەکانی وڵاتانی ئەوروپاش چونکە ئێستا لە وڵاتێکی وەکو ئیتاڵیا حکوومەتێک لەسەرکارە خۆی یەکێک بوو لەوانەیە کە دژی پەنابەر و کۆچبەر بوو هەر ئەوان وەکو ئۆپۆزیسیۆن ئەو کاتە کاریان نەکرد بۆ ئەوەی بێگانەکان دەرکەنە دەرەوە جا بۆیە ئێستا ئەو حکوومەتە ئەبێت چاوەڕێی چی لەم حکوومەتە بکەین بۆی یارمەتی پەنابەران بدەن. ینی ئەگەر یاساکان نەبێت سیاسەتی ئەو وڵاتانە نەبێت ئەم ڕێگایانە سەلامەتن بۆ پێداچە پەڕینی کۆچبەران بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپا؟ هۆکارەکە سیاسەتی ئەو وڵاتانەیە بەرامبەر بە کۆچبەران؟ بەڵێ سیاسەتی ئەو وڵاتانەیە ئەگەر ئەو ڕێکخراوانە ڕێکخراوە خێرخوازانە نەبن وەکو پزیشکی بێسنوور و خاچی سووری نێودەوڵەتی و چەندین ڕێکخراوی تری خۆنەویست کە ئەوانە هەڵەستن بە یارمەتیدان و کۆکردنەوەی یارمەتی بۆ پەنابەران بڕاستی پەنابەران لە حاڵەتێکی زۆر ناخۆشدا ئەژین ئەمە بزەبت سیاسەتی ئەو دەوڵەتانەیە ئەگەنا ڕۆژی بە دەیان باخیرە لە باخیرە گەورەکان تێپەڕێ و هیچی ڕوونادا و نقومیش نابن بەڵام ئێمە ئەوەشمان لەبیر نەچی ئەو قاچە قسیانە تەوان ناسن کەشتێکی بەبەها بکڕن بۆ ئەوەی خەڵکی پێ نەقڵکەن تەمانەوان ئەو کەشتیانە ئەو کەشتیانی کە فرەدراون ئەی بێن چاچەکەنەوە و خەڵک سوارەکەن و ئیتمینانیانەکەن لەوەی کە ئەگەنە شوێنی خۆیان. دەستخۆش باسی بابەتێکی گرنگت کرێویش دۆخی پەنابەرانەکە لەگەڵ میوانی دواترم باسی ئەم بابەتاکەم زۆر سپاس دەکەم بەڕێز شۆڕش عەزیز سووربێ ڕۆژنامەنووس لە ڤێنسیاوە لە ئیتاڵیا لەگەڵم بووی دەستخۆش.